لە سلێمانی هەواڵی کێشەی کەمی دەرمان بۆ بە بابەتێ کە تەواو ڕاهاتوین لەگەڵی هەر لە گۆگڵ گەڕانێ بکە بۆ کێشەی کەمی دەرمان لە سلێمانی ئەبینی لەم ساڵانی کۆتایە بە بەردەوامی دووبارە بۆتەوە. کێشە بنەڕەتەکە چییە؟ بۆ ئەمە تەنها لە سلێمانی دەبینی. بەشە دەرمانی سلێمانی نانێرێ یان دێت و کورتێنانی هەیە یاخود وەرناگیرە؟ ئەم پرسیارانە بێوەڵام منجارە. خۆشبەختانە ئەمڕۆ گوتەبێژی تەندروستی وەزارەتی تەندروستی ڕایگەیاند کێشەی کەمی دەرمان چارەسەر کراوە. هەر ئەمڕۆژ دکتۆر سەباح هەورامی سەردانی نەخۆشخانەی هێوای کرد و خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە کۆمەڵێک لە پزیشک و کارمەندانی ماندوونەناسی نەخۆشخانەکە و بەڵێنیشیدا کە لەمە دووە نەهێڵێت هیچ نەخۆشخانێکی سلێمانی و بە تایبەتیش نەخۆشخانەی هیوا بێ دەرمان و بێ خزمەتگوزاری بێت. هەرچەندە من ئەمڕۆژ خۆم نەخۆش بووم و سەردانی نەخۆشخانەم کرد هێشتا کەمی دەرمان چارەسەر نەکرا بۆ هیواین لە سلێمانی کەمی دەرمان بە زووترین کات چارەسەر بکرێت تا وڵاتیان بێکێشە بن. کێشەی کەمی دەرمان لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی بە تایبەت نەخۆشخانەی هیوا لە چەند مانگی ڕابردوو زۆرترین قسە و باسی لەبارەوە کرا. چەند جارێکیش هۆشداری درالەوەی کە ئەو کێشەیە چارەسەر نەکرێت ئەوە گرفتی گەورە دروست دەبێت. وتەبێژی وەزارەتی تەندروستیش ئاشکرای دەکات کێشەکە چارەسەر بووە و بە هەوڵی سەرۆکی حکوومەت و وەزیری تەندروستی بابەتی کڕینی دەرمان لەسەر جەم سێکتەرەکانی دیکە جیاکراوەتەوە. ئەمەم کێشەیە حەل بووە یعنی بڕیاریشی لەسەر دراوە و جێبەجێش دەکرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە هەروەک دەزانن وەزیری تەندروستی خۆی سەرهێڵە لەسەر ئەم بابەتە چووکە نەبوونی دەرمان لە هەر شوێنێک بێت لە هەرێمی کوردستان ئەمە یعنی تەندروستی هاوڵاتیە یعنی ئەمە دەبێت بە شتێکی فریاکەوتن یعنی تەمەشا بکرێت. بڕیادرا ئەو بەشەی کە دانراوە یعنی ئەو بەشە بودجێ کە دانرا لە بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە ئەمە جیا بکرێتەوە وەکو ڕقم حساب جیا بکرێتەوە تێکەڵ بە بابەتی موچە و ئەو شتانە نەکرێت یعنی یەکسەر بتوانن سەرف بکرن بە شێوەیەکی خێرا تاوەکۆ و گرێبەستانێک کە کرایە لە بۆ کڕینی دەرمان لە سنووری ئەو پارێزگایە کۆتای پێبێت و بالفعلیش بڕیاری پێدەرچووە لە ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە ئەم کێشەیە بە زووترین کات چارەسەر دەکرێت ئیدی بابەتی کڕینی دەرمان و ئەو گرێبەستانێکە هەیە و ئەو حقوقی کە لەسەر کە کۆمپانیەکان هەیتیان لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بە زووترین کات چارەسەر دەبێت. نەخۆشخانەی هیوایەکێکە لەو نەخۆشخانانی کە زۆرترین فشاری لەسەرە و توشبوانی شێرپەنجە لە پارێزگاکانی دیکەی عێراقیشەوە سەردانی دەکەن. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش ئومێدەوارە سەرجەم کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. بێگومان گرفتی دەرمان تا ئێستا ماوە من ناڵێم بەشێکی چارەسەر نەکراوەتوانم بڵێم بەشێکی کەمی چارەسەر کرا کە دەبوو بەڕاستی بەدەمەوە هاتنەکان زۆر لە ئاستی باڵاتر و باشترا بووە بەڵام هەتا ئێستا دۆخانی کە پێشتر باسمان کردووە هەربوونی ماوە ئێستاش زیاد لە ئەتوانم بڵێم 150 نەخۆش زیاتر بێ دەرمانن لە نەخۆشخانەی هیوا و کەمی ئەم دەرمانانە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی نیە بەڵکو لە هەموو پارێزگاکانی تری هەرێم بوونی هەیە بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئێمە ژمارەیەکی زۆر ڕۆژانە سەردانی نەخۆشخانەی وا دەکات لەبەرەوە لۆدەکەیان قەرەباڵغەکە لەسەر ئێمە زۆرترە. لە چەندین بۆنەدا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەوەی نەشاردووەتەوە کە لە ڕابردوودا لەسەر داواکاری هیچ پەرلەمانتارێک هیچ بڕەدەرمانێک لە بەغداوە نەگەیشتووە بە سلێمانی. وەزارەتی تەندروستیش پێشتر ڕایگەیاندووە بابەتی کڕینی دەرمان لە دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتیەکانی تەندروستی پارێزگا و شوێنەکانی دیکەدایە و وەزارەت ئەو دەسەڵاتەی پێداون خۆیان ئەو بابەتە بەڕێوە ببەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەسەر پێشکەشکردنی نووسراوە بۆ داواکردنی دەرمان بە چەند بەڵگەنامەیەک ڕوونکردنەوەیان داوە و ڕاشیگەیاند کە ئێمە چەندین نووسراومان بۆ داواکردنی دەرمان پێشکەش کردووە بەڵام لە بریوی وەڵامیان بدرێتەوە لە ڕێگەی کەناڵێک تەلەڤیزیۆنیەوە لەلایەن لایەنێکی سیاسیەوە هێرشی توند کراوەتە سەری و بابەتەکە بە شەخسی کراوە. ئەوان نووسراویان نەکردو بۆ وەزارەت داوای دەرمان بکەوە تەحەدایان کردون ئێمە تەحەدای ئەو برادرانەمان کرد و تومانە ئەوان ئەگەر دەرمانێکیان هێناوە بۆ شاری سلێمانی با نووسراوەکە بڵاوکەن ئەوان تا ئێستا نووسراوەکەیان نازانم ئێوە بینیوتانە بڵاویان کردوەوە کە بەرزیان کردوەوە هیچ نووسراوێک نییە ئێمەش نووسراوەکانمان بڵاو کردوەوە کە خۆتان بینیوتانە ڕاگەنەکە لە جیاتی نووسراوێک دە نووسرامان بڵاو کردوەوە نووسرامان کردو بۆ سەرۆک کۆمان نووسرامان کردو بۆ وەزیری تەندروستی نووسرامان کردو بۆ پارێزگا نووسرامان کردو بۆ بەڕێز پەرلەمانی عێراق یعنی هیچ شوێنە نییە ئێمە لە ئەزمەی دەرمانە داوای دەرمانمان لێ نەکردێت بە بەڵگەوە ڕوونمان کردوێتەوە
ئەوە کورت و مختصری بابەتەکە ئێمە وەڵاممانداوەتەوە بەڵام بەداخەوە ینی ئێمە لە جیاتیەوەی وەڵامی بابەتەکە بدەنەوە ئەم شۆ خۆتان نەزانن ئەو تەلەڤیزیۆنە بەڕێزەیە نارتی ینی هێرشێکی زۆر توندی لەسەر شخصی خۆم کردووە بەبێەوەی ڕەتی بە مەوزوعەکەەوە بێ ئەگەر وەڵامەکەیان پێبوو وەڵامەکەیان باەتەوە بۆچی هێرشەکەنە سەر من دوایی هێرشکەنە سرم هەر عیبێکم هەیە هەر عارەکم هەیە دوایی باسکەم بەس ئەوە ئێستا وەڵامەکەیان بە ئێستا بەهارە و هێشتا هاوین ناتوە 21/6 دەبێ بە هاوین کەچی ئەڵێ چلێ هاوین شەپۆلێکی گەرما بەڕێوەیە و لە هەندێک ناوچەی کوردستان پلەکانی گەرما دەگاتە 46 پلە بەڵام خۆکار و کاسبیش ناوەستێت و زۆرێک لە وڵاتیان کاروباریان لە بەردەم خۆردا مام جەباری تەسبیح فرۆش یەکێکە لەوان لەم پاکێجەدا باسی ژیانی مام جەباری تەسبیح فرۆش دەکەین و ئەو ڕێنمایە تەندروستیانە چین کە پێویستە لەم گەرمایەدا جێبەجێ بکەین بابینێت مامجەبار زیاتر لە 16 ساڵە بە گەرمای هاوین و سەرمای زستان لە ناو بازار کاری چاکردن و کڕین و فرۆشتنی تەسبیح دەکات هەموو جۆرەکانی تەسبیح شارەزایە و دەزانێت کامە کوالەتی باش و گرانە و کامە بە کەڵک نایەت مامجەبار دەڵێت تەسبیحی قەزوان تەنیا لە کوردستان دروست دەکرێت بەڵام لە وەرزی گەرمادا بەکار نایەنرێت لەبەرەوەی قەزوانەکەی تێک دەچێت و گەرما کاریگەری لەسەر دەبێت دەژڵێت پێویستە لە هاوینان ئەو خواردن بۆ باڵندە کێویەکان دابنین بۆ ئەوەی لە توێنێتیدا نەمرن گەرمی و ئارەقا قەزوانی بەرەق ڕەش دەکاتن قەزوانی ناشرین دەکەن لە بەوەی کە خەرەکەش بیتن لۆ هاوینیان قەزوانەکە هەر دەگری دنیای بەدەستۆ بگریتن دەستبێکی کرمانەگەیان سندەلووسێکی بەدەست دەگریتن تاسیری لێ ناکە گەرما و ئارەقا ئەو سارەکە قەیرانی ئاوێ لە هەموو کوردستان دوونێکە لە قەراسنجێ بۆ لە منتیقە هەیرامە یعنی کەندەکان تا مانجی حەوت چەند زارە ئاویدانەما دوونێک پشک ئاون ما بلە کەندی قەراسنجێ ئەجا لەبەر ئەوەی ئێستا من لە ناو هەدێقەکەی خۆمان برم لەوێن دەرێ ناو قاواری تەشتێک ئەوماندانەوە بۆ حیواناتی کەوە سووسکەیە تەیر و توار دێت ناوی لێ دەخواتەوە خێرێکی هەم خێرێکی گەورەیە هەم تەیر و توارەکەش نافۆتێ ئەو کوردستان سروشتی کوردستانی بە تەیر و توار بە دار و دەوەنی جوانە خۆربردن حاڵەتێکی کتوپڕ و مەترسیدارە کاتێک ڕوودەدات کە پلەی گەرمی جەستە زیاتر بێت لە 40 پلەی سیلیزی ئەگەر بەزووی چارەسەر نەکرێت لەوانەیە زیان بە ئەندامەکانی جەستە بگەێنێت لەوانە مێشک و کۆندامی دەمار و کۆندامی سوڕان و سیەکان و جگەر و هەروەها گورچیلەکان و کۆندامی هەرس و ماسوولکەکان پزیشکێکی ڕێنمایی دەداتە ئەو کەسانی کاریان لەبەر خۆرە کە پێویستە دژە خۆر و کڵاو و چاوێلکە بەکاربێنن بۆ ئەوەی بەدوور بن لە بێهۆشبوون و حاڵەتی نەخوازراو وەرزی هاوین هاتووە پلەکانی گەرما بەرز بووتەوە ڕێنماییمە بۆ هاوڵاتیان ئەوەیە کەوا ئەو نەخۆشانی کەوا بڵێن بەتایبەت ئەوانی کە منداڵن و ئەوانی بەتەمەن گەورەنە لە ماڵەوە بمینێنەوە زۆر دەرچوون نەکەن ئاوەکی زۆر بخۆنەوە دوورکەونەوە خواردنەوەی کەوا کافاینیان زۆر تێدا وەکو قاوە و چاو ئەوانە و هەروەها دوورکەونەوە لە مەشروباتی کوحولیش چونکە ئەوە دەکاتن زیاتر قەلبیان گەرمایی دروست بکاتن و تووشی نەخۆشی زگچون و ڕشانەوەیان دەکاتن و کاریگەریەکی خراپیان دەبێتن هەندێک زار پێویستە نەخۆشەکە دیسان داخلی مستەشفای ببتەوە گەرمبوونی گۆی زەوی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر جەستە و تەندروستی مرۆڤ هەیە بە پێی دەستگای کەژناسی هەرێمی کوردستانیش پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەدایە و دەگاتە زیاتر لە 45 پلەی سیلیزی هۆشداری و ڕێنماییش دراوە لەوەی هەمووان مەترسی توشبوون بە زیانەکانی گەرمایان هەیە بەڵام منداڵ و بە ساڵاتچوان و ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە مەترسیان زیاترە چاودەریکردنی زیاتریان پێویستە لە کاتە گەرمەکان ئازەر فاروق کوردستان 24 هەولێر سەیف بەدر گوتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند ژماری توشبووان بە تای خوێنبەربوون لە هەموو عێراق بەرز بۆتەوە بۆ 136 توشبوو هەروە 23 کەسیش بۆ یۆگیانیان لەدەستداوە سەیف بەدر ئاماژەی بەوەشدا ئەگەر بەرزبوونەوەی ژماری توشبووانی نەخۆشی تای خوێنبەربوون لە عێراق لە ئارادایە ئەمە دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوودا تای خوێنبەربوون لە عێراق بڵاو بوویەوە و دوو حاڵەتیش لە هەرێمی کوردستان تۆمار کرا ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری لە بڵاوبوونەوەی نەوەیەکی دیکەی مەترسیداری پەتای کۆڕۆنا ڕاگەاند تیدرۆز ئەدهانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنگرەی ئاسایشی گلۆبسک 2022 لە براتیسلاڤ وتی هەڕەشەیەکی ڕۆن و ئاشکرا هەیە بۆ سەرهەڵدان و بڵاوبوونەوەی نەوەیەکی دیکەی پەتای کۆڕۆنا مەترسیەکەش لەوەیە ئەم ڤاکسینانەی هەن لە بەرامبەریدا کاریگەریان نییە ئەدهانۆم دەڵێ دڵنیاین لەوەی بژاردەکانی داهاتوو ئەوەیە دەبێت زیاتر ڕوبەڕووی پەتاکە ببینەوە لەوەی ئێستا هەیە چونکە هێشتا زووە بڵین پەتاکە کۆتایی پێات و ناشتوانین پێشبینی ماوەی کاریگەریەکانی بکەین هەروانیگەرانی خۆی دەربڕی بەرامبەر بە بەرزی ژماری قوربانیان و توشبوانی پەتای کۆڕۆنا
بە تایبەت لە ئەمریکا و ئەفریقا و ناوچەی ڕۆژاوای ئۆقیانوسی هادی. پەتای بەرازی ئەفریقی ساڵی 2019 لە ڤێتنام دەرکەوت، دواتر لە منگۆلیا، کەمبۆدیا و هۆنگکۆنگ و چین و چەند وڵاتێکی تر بڵاو بوویەوە. نەخۆشیەکە زیانی بۆ مرۆڤ نییە، بەڵام بووە هۆی قڕکردنی بەشێکی زۆری بەرازیە وڵاتان. لە ئێستاە ڤێتنام بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا ڤاکسینی پەتای بەرازی ئەفریقیان پەرپێداوە. ئەمانجیشەوەیە ببێتە یەکەم وڵاتی هەناردەکاری بازرگانی جیهانی لەگەڵ بڵاوبوونەوەی پەتاکە لە ساڵی 2019 کە ڤێتنام بەسەدان ئاژەڵ لە ناوبران و ئەمەش بووە هۆی ئەوەی کە گۆشتی بەراز بە شێوەیەکی بەرچاو بەرز بوویەوە و زیان بەرکەرتی خۆراکەوت لە کاتێکدا بەشێکی زۆری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا پشتی پێدەبست. ڤاکسینەکە دشت بە بڵاوبوونەوەی نەخۆشیەکەی و ڕاشیان گەیاند کە ڤاکسینەکە بێزیانە و کاریگەری باشی هەیە و ماوەی 6 مانگ کاریگەری دەمێنێتەوە. چاوی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند کە کار بۆ ئەوە دەکەن ڤاکسینی دژی ئاوڵەی مەیمون بەرهەم بهێن و بۆ ئەم مەبەستەش دەستەی چاودێری مادەهۆشبەرەکان لە یەکێتی ئەوروپا کەوتونەتە گفتوگۆ لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە کار بۆ بەرهەمێنانی ڤاکسین دەکەن، تەواوی و بزەی خۆیان بخەنەگەڕ بۆ بەرهەمێنانی ئەم ڤاکسینە. بە پێی وتەی یەکێتی ئەوروپا ڤایرۆسەکە بە ئاسانی بڵاو نابێتەوە، بەڵام گروپێکی فریاگوزاریان بۆ ئەو مەبەستە پێکێناوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی شڵایان گەیاند کە تا ئێستا بە نزیکەی 550 حاڵەتی توشبوون بە ئاوڵەی مەیمون هەیە لە 30 وڵاتی خۆراوی ئەفریقا. لە سەرەتای مانگی 5ەوە نەخۆشیەکە سەری هەڵداوە و تاوەکو ئێستا بەردەوامە. هەواڵە تەندروستیەکانم پێشکەشکردن بە هێوای تەندروستێکی باش بۆ هەمووتان دەگەڕێمە بۆ ستودیۆکانمان لە هەولێر.